سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی شارەوانی سلێمانی بە هەڵگرتنی ئەو خێمانەی کە لەسەر شۆستەی شەقامی سەهۆڵەکەی سلێمانی کۆمەڵێک کاسبکار تێیدا کار دەکەن عارەبانچی دەجێڕەکان. شارەوانی سلێمانی دەڵێت ئەمە دیاردەیەکی ناشارستانیە و پێویستی بە ڕێخستنەوەی جدی هەیە نابێ سەرپێسی لەسەر ئەم شەقامە بکرێت. لە بەرامبەردا بەشێک لە کاسبکاران کە چەندین ساڵە لەسەر ئەم شەقامە کەسابەتی خۆیان دەکەن داوا لە ئێمە دەکەن بە دوواداچوون بۆ کێشەکانی ئەوان بکەین و دەڵێن ئەگەر بێت و شارەوانی سلێمانی جدی بێت لەسەر ئەوەی کە ئێمە لەسەر ئەم شەقامە دەربکات ئەوە بە سەدان کەسی گەنج لەم شارەدا بێنان و بێکار دەبێت. هەوڵ دەدەین بزانین کێشەکان بە چ شێوەیەکە و چارەسەریش بە چ شێوەیەک دەبێت. ئێوە لە شەقامی سەهۆڵەکەن جارێ پێم بڵێ بازارتان چۆنە؟ زۆر خراپە حاڵی ئێستا مانگێک دوو مانگە بێت بەڕاستی یعنی وەکو فرۆشتن بە تایبەت ئەمانی ئیشی ئەلکترۆنیەکەن یان ئیشی پۆشاکەکەن واتە بێ لە ئیشەکانی خواردن وەکو خۆمان ینی کاسبی زۆر خراپە لەم یەک دوو مانگی پێشووە کەوایە بەس بازاری خواردن هەیە. حالیان من وەکو ئەیبینم خواردن باشە خراپە بەس بەڵگەت چی خراپە ینی ماشەڵڵە زۆر خاوەن دوکان هەیە هەر دەڵێ خراپە و بۆ چیتریش ینی بژێوی ژیانی دەردەکە. ڕاست ئێستا طبعاً ئێستا زۆربەی زۆری دوکاندارەکان بە تایبەت ئەلکترۆنیەکان سیستەمی داتابیسمانێ ئێمە بەپی داتابیس ئاگامان لە حیساباتی ڕۆژانێ ئاگامان لە فرۆشە ئاگامان لە قازانجا ئاگامان لە خەرجیاتە ئێمە بەپی ئەو داتایانە قسەکەین بۆ نموناگر لە چەند مانگەکانی پێشووە ساڵی پێشووە ئەگە حیساب بکەیت لە داتابیسێکە بۆ نمونا لە ڕۆژێکە جاری وا هەبووە حیساب چۆتە سەروی $1000 بەڵام لە ئێستا ڕۆژی وا چێتە $50 ئەبێ زۆر دوعا بکەین چێتە سەر و $100 ئیترە و ڕۆژی بەختمانە لە سەعات 9 بەیانەوە بۆ 11 شەو. باشە سەبارەت بە عارەبانچیەکان بە بەوانەی دەرجێڕەکان لە بەردەم دوکانی ئێوە شتدادەنێن پێتان باشە مە دیاردەیەکی باشەیان خراپە؟ وەڵاهی دیتر وەکو عارەبانچیەکان و دەستگێڕەکانی تر لە فەفرۆشەیە وحدە فرۆشەیان ئەمانەی پاکەتە فرۆشن وەکو ئێمە وەکو ئەلکترۆنیان ئێمە حالیان لە شوێنێکین کە لە ڕووی ئەلکترۆنیەوە مەگەر لە چەند منتیقێک دوور لە ئێمە ئەو شتانە بەدی ئەکرێت ئەگە بڵیت خراپیەکەی لاوانیان دێکەوە بێ کوالیتی زۆر خراپە هێنە بازارەوە لە یاددایەنن بە سعرێکی زۆر کەم ئەی فرۆشن هەرچەندە ئێمەش لێرەکانە کوالیتی نزممان هەیە بەس ئەو بە پێی خواستی کەسەکە یەت بۆ نمونە ئەڵێمێ سعرێکی زۆر کەمی پێ بم بۆ ماوەیەکی کاتێ ئێمە ئاگاداریەکەینەوە کوالیتی نزمە لە قەدەر بڕەپارەکەدا بەڵام هەندێک جار خۆم تێبینی ئەو شتە ینی نەبوونیان باشترە لە هەبوونیان هەندێک جا خۆم تێبینیم کردووە تۆزی ئیستقلالەکەن لە شتەکە کوالیتی نزمە بە کوالیتیکی باشی فرۆشن بەڵام دواتر وا دەرناچێت. ئێستا شەقامی سەهۆڵەکە بە عارەبانە جوانیان بێ عارەبانە؟ وەڵڵاهی بە هەردووکی جوانە. ئێستا چۆنەوە چۆڵ کراوە تا ڕادەیەک؟ بەڕای من سەوڵەکە زۆر باشە زۆر خۆشیشە خۆشە بەڵام عارەبانیان بێ عارەبانە. وەڵڵاهی هەتاکو عارەبانێکیانە بێ بەڕای من خۆشترە بەڵام خۆی لە دەرەوەی وڵات مەسەرەن چاخانە هەیە لەسەر جادە خەڵکی ساحەتێکە کە شتێکە خواتەوە ئەوەش هەر بە تەسەوری من دەڵێ بمێنێتەوە یان نەمینێتەوە؟ عارەبانە؟ بەڵێ بخوایە بمێنێتەوە یان نەمێنێتەوە خۆی لە حقیقەتان نەمێنێتەوە بەڵام کە ئەژڵەی بمێنێتەوە با لێرە نەمێنێتەوە بەڕاستی ناو خەڵکە گوناح. شارەوانی دەڵێ ئەو شۆستەی حکوومەتە ملکی هاوڵاتیان چۆ بکە دوکاندار هەیە بە 500,000 فرۆشتوێتی شتێکی ئاساییە شۆستە بەکرێ بدرێ خەڵکی کەسابەتی تێدا بکە؟ نەخێر بەس شەک نییە ڕێگاکی حکوومەتیش ڕاست بێ چونکە ئێمە بێ خەمی و ئازاری ئەو خەڵکەشبان لە یاد بێ کە نان و بژێویان لەسەر ئەو خوا. سیمای شارت پێ باشترە یان مەسلحەتی چەند کەسێک کە کاسبی بکە؟ سیمای شار گرنگترەی سلێمانی یان ئەکرێ ئەوان کەسابەتەکی خۆیان بکەن بەڵام یارمەتیان بن بە سیمایەکی جوانتر ئیشەکەیان کەن بەڕێوە هەر شاکرێ بچۆران قەرە لەسەر جادەکان هەمووی کافتریای زۆر جوانن مای دڵخۆشی شەگەرەمانەکە لێرە هەبووترێت کاکە ئەو عارەبانشیانە کوالیتی خواردنەکەیان پاک و تەمیزیان سەرپەرشتێک نییە فلتەرێک نییە ئەگەر کێشەکە ئەوەیە تەندروستی توانێ
دەورەیان بۆ بکاتەوە توانێت ئامۆژگاریان کات توانێت ڕێنماییە کە توانێت سزایان با لەسەر مخالەفەکانیان بەڵام تۆ لەگەڵمانەوەی لەگەڵمانەوەم بە لەگەڵمانەوە وەڵاهیمانەوەم بە شێوازێکی تر ئەمە ئێستا ئەمە زۆر ناشتین و ناشارستانیە بەڵام ئەوەی حکوومەتشم پێ باش. پێم بڵێ تۆکو دوکاندارێک لە بەردەم دوکانەکەی تۆ چەند شەوی قەڵەباڵغێکی زۆر و ئێستا دەبین و شقامەکە تا ڕادێک هەڵمەتێک کراوە ینی بە شێوەیەک ئەو کاسبکارانە دوور خراونەتەوە پێت باشە یام خراپە ئەم هەڵمەتە واللهی من لەگەڵەوە نیم کەس بێ کە سابات بێ و کەس بێ ئیشوێت چکەتیایەتی لە سادا سا پێنجیان مستحقن بەس لە سانەوەی هەر مستحق نییە سەتانەوەتی مستحق نیە بەڕئی من ئەوەی من ئەیزانم و دوکانم هەیە ئێستا هەر شوێنی تایە گیراوەتەوە بکرێ شەوانی خۆی دانیشێ چاخوات و ئەمانە تیجارەت پێ دەکرێت بەڵێ هەر یعنی کرێ خۆمە بۆ بە شتێکی هین دوو یعنی وای لات و هەر مەترێک ڕێی خەڵک ناکەن بێ بمێنێتەوە یعنی یەک ئەگەر بۆیان کرێ مەترەژ نایڵ ینی ئەمە ینی سیمایەکی شارستانی نەوەڵا یعنی منطقی تیانە بۆ نمونە لەسەر ئەم جادەیە شوێنی تایە دوکانی تایە هەر بەکرێ گرتوێتی بە چل وەرەقە منطقە ئەو هاتووە 100 مەتری لەسەر شۆستەکە گرتووە هەموو شەیە بۆ بەهی خۆی کەس بۆی نییە بچێ بێ زەرری لە دوکاندارەکان ئەی دوکانەکە بە چل وەرەقەی گرتووە بۆ لە فە ئەفرۆشێت ئەم هاتووە لێ لەسەر و جادەیە گۆشتە فرۆش بەڵام بەشێک لە ینی شارەوانی دەڵێ بەشێک لە دوکاندارەکان کاکە شۆستەکەیان بکرێداوە بە ملیۆنێک و زیاتریش بڕوا ناکەم دوکانارەکان لەوا چێوانی خوارەوە وانی کار خۆیان مەطعام شتەکان لەوا چێ ئەوانی هەبێتیان بەڵێ هەمویان نا من نازانم ئەوان لەوە ئەچیان بەس لێرەوە نا ئێرە بۆ هەمووی خۆیان دایانناوە کەوایە تۆ لەگەڵ جێبەجێکردنی یاسای جوانی سیمای شاری جوانێکی تیانە نازام جوانی لەوانی ئێستا بەشی خوارەوە هەر مەطعامە ئەگەر بکرێ ئاساییە بەس من چ معقولە ئەمە ئوتێلێکە لەوایە ئەمە هەمووی دوکانە لەم سەر بۆ ئەو سەروانێ جلوبەرگە فرۆشە من بەردەمەکەم گۆشتە برژێنێ و پیاس پاکە لە بەردرگای ئەمە سیمای ئەمە چیە نازام جوانی ئەم شتە چییە ئێستا حکوومەت هەڵمەتە چی دەست پێ کردی هەرچی عارەبان چیبی لەو شەقامە لا بە پێتان چۆن ئەم بڕیارە بڕیارەکەم نە زۆر بێ باشە نە زۆر بێ خراپە لەبەرەوەی ئیشەکە بۆ بە چاولێکەری باشە یعنی تۆ شتی ستانداردەی بە خەڵک یە لە خواردەوە دایەنێت ئیشەکە سووکەکات بەڵێ تێگەی ئەوە بووە تووشی تۆ بووە بەڵێ زۆر تووشمان بووە خەڵکێکەیە خواردنێک بە کوالیتی خراپ دەدات بەڵێ هەندێک کەزەیە بە کوالەتی خراپەیە هەندێکی ژەیە بە کوالەتی باشەیە من دەستخۆشی لەوانەیەکەم کە کوالەتی باشیان هەیە بەڵام لێرە حکومە نابێ هەڵ بسێت بەوەی کە شوێنەکان لابرێت ئەبێ هەڵ بسێ بەوەی کە کێ کاری جوانە ئەمە بمێنێتەوە و هەلی کاریان بۆ زیاتر بۆ بڕەخسێنێت نۆکۆی کەمێن شتی ستانداردەیەم بە خەڵک ئەو هەسە لەو لامەوە شتی ناکوالەتی بدا بە خەڵک بەڵک کرێت ئێستا تۆ لە پارە دەدەیتە حکوومەت بۆ هەیە نادا هەیە نادا ئەوە کێشەی دروست کردووە بەڵێ زۆر ئەوە کێشی دروست کردەوە بەڵام لە هەمان کاتە ینی کە کابرا کرێ نادا هەم ئیشەکەی سوکەکات هەم ئیشەکەوا لێ ئەکات یعنی تۆش تااقەت لێ نەمێنێت ماندوو نەبن قوربان و پێم بڵێن بازارتان چۆنە پاشەوەی شارەوانی بڕیاری لە ئیتر عارەبانچی ئەو شتانە لەسەر ئەو شەقامەنێ وەڵی خراپە بێت و باشی شەبێ بە پێی جەوەکەی ترم دوو ڕۆژە ساردە بەڵام شارەوانی بۆیەت ئیجراعات لەگەڵ ئێمەکە سەحەیە ئیجراعات لەگەڵ ئێمەکە ئەڵێمەدە بە 250 بەڵام بۆ ناڕوا بە عارەبانەکان بڵێ هیچیان پێ ناڵێ بۆ بە من ئەڵێ بۆ نموناڵێ ئەم کترێ و پیسە بۆ ئەوان ناڵێت خەتای شارەوانیشی دوکاندارەکان بوونەتە قوربان تێگەی ئارەوەڵا من پێتەڵێم هەموو دوکاندارەکان باجەکەیە باجەکەی بە من ئەڵێ بە دڵنیایە بە ئێمە ئەڵێ بێ بە 250 عربانەیە یا بە 500 قسەش ناکەن سەژنان ناوەڵا بەڵام کاکە بەشێک لە دوکاندا ئەو عارەبانچیەکان ئەوانی دەستگێڕن دەڵێن کاکە ئێمە کوڕە شەهیدین فەقیرین کەسابەتیەک لەم شوێنەدا دەکەین خوا قبوڵ ناکە شارەوانی دی ئێمە دەردەکات لەسەر شۆستەکە ئێ بە دڵنیایە بەڵام من پێشم وتنی شارەوانی یاسایەک دەربکات ئەم گرفتەش نابێت و هەموو کەسێکیش ئیشی خۆیەکات دەبێ یاساکە بۆژەوەندی هەمووان بەدڵنیایەوە هەمووان بەدڵنیایەوە نەک بۆ نمونە ئەمە بۆ مەس بەردەم کافتریایە یان شوێنەکە بڵێت لەوەنە کورسی بۆت نییە زیاتر دانێت عارەبانەیەک تۆ لەم شوێنە بۆ خۆت لەوە زیاتر سنوور
دانانی سنوور گرینگە بەڵێ لای ئەوە نا لای ئەوان سنوور نییە بەس لای ئەوە سنوور هەیە ئێمە یعنی یانەکە بۆ دوکانداران ئێمە بە پێی ماجال کورسیمانداناڵێ بە سنوورێ بۆ دانیاڵێ لەو زیاترمەیە پێشەوە ینی تۆ دەڵێیتە شارەوانی یاساکە لەسەر هەمووەکو یەک جێبەجێ ئێستا ئێوە لە شەقامی سەهۆڵەکەن لە سلێمانی ئاگرێکی خۆش لە بەردەمتانە گلە بە ڕۆژە دەتەقێن و ئەیخۆن جەوێکی چۆن ئەمە بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر خۆشە لەوەتی ئەم دوکانانە دانراوانی گەنجێک کۆمەڵێکی خەڵکی زۆر توانێتی بێرە خڕەوە بێ گەبێت ئەم شوێنانە نەبێ ئەبێ خەڵک پەنابەرێ بۆ کاپتریاکانیان بۆ شوێنەکانی تر بەڵام من ئێرە بە گونجاتنی شۆ نەزانم هەم شوێنێکە کە خڕەباڵغا هەمی شوێنێکە بۆ گەنج و کە بتوانێتی حسێتەوە هەمیش کۆمەڵە گەنج پێوەی مەشغوڵ بوون و کاسبی بێکەن بەڵێ لەگەڵمانەوەی بەڵام شارەوانی دەڵێ کاکە ئەم عارەبانجیانە هاوشێوەی ئەم برادەرە شتەکانیان بە تەندروست نییە یعنی ئەوانەی کە خۆراک دەفرۆشن و خواردەمەنی دەفرۆشن چاودێری تەندروستی لەسەر یانە زۆر جار کوالیتی خواردنەکانیان خراپە و ڕۆژی تەندروستی خەڵکی شتێک دەچێت پێم وایە مەسلەی تەندروستی نییە مەسلەوەیە ئەمانە کۆمەڵە کاسبکارن بە نرخێکی هەرزانی فرۆشن هەم بۆ خەڵکیش باشانی خەڵکێکی مەسافی لەم ڕێگاڕەتە بێ لێرە لادا ڕەنگە پارەی کەمتر بێ لێرە شتەکەم کرێ بە هەرزانتر لە دوکانەکان بە گرانترە ینیمانەوەی باشترە باشە پێت ئاساییە تۆ وەکو هاوڵاتیەک شۆستە بەکرێ بدرێ شۆستەی حکومی خەڵک هات چۆ دەکا بە 500,000 بە میلیۆنێک بەکرێ ئەوە پێم وایە هەر کەسی ئەمە بکات تەبعاً ڕەنگە دوکاندارەکان بەرامبەریان ئەمە زیاتر ئیستیغلال وەزاکە بکەن دوکاندارەکان سلێمانی بە سەهۆڵەکە مەشهورە ئەمە هین ئێستا نییە هی قەدیمە و بەمەیشەوە جوانە و بەمەیشەوە بمێنەوە جوان هەر وەکو چۆن هەولێر هەڵێن ئیسکان ئێستا ئێمە کاڕۆینە هەولێر بۆ سەردانی هەتاوەکو یعنی دڵمان سوکنایی نایە هەتاوەکو سەرێک لە ئیسکان نەدەین سەهۆڵەکەیش لە کەرکووکەوە لە خانەقینەوە لە هەولێرەوە لە هەر شوێنێکەوە بێ گەنج ڕۆکاتە ئێرە ئەگەر ئەوان بیانوێکیان هەیەکەوە ئەم کوالێتی خواردنیان نزمە و بەکەڵت نایە ئەوەیە بە ئەوانە سزا بدرێن ئیتر بۆ خەڵ نەمێن خەڵکی کاسبکاری دامای قوربەسەر بۆ شۆستەی ئەگەر قەرارە ئەم شۆستانن بە شارەوانی تەداخولکە نەخ ساحێب دوکانە ئیستیغلال وەزاکە بکە ینی زۆر جار بەرپرسان لە حکوومەت لە قایم قامیت لە شارەوانی دەڵێن کاکە هەر گەنجێک دەبینی شۆستەیەک لە وڵاتە داگیر دەکات دەڵێ من بێکارم و دەبێت دەریشم نەکەی ئەگەر وابی دەبی شۆستەکان هەموو بچیر من ئەمە بەتایبەت لەسەر سەهۆڵەکە ئێرە قسە بکەم طبعا سەهۆڵەکە بووە بە کللتور یعنی هاچۆن نەڵی شوێنێک بووە بە ئاسەوار ناکرێت دەستکاری بکرێ بڕابکە لێرەش بۆت بە ئاسەوار لەوەتی هەیە ئێرە سلێمانی بە سەهۆڵەکە ناسا بمێنێتەوە یعنی زۆر تەبیعیە دوایەوە ئەگەر مەرجی تەندروستیتیانە با تیمەکانی تەندروستی بێن ئەوەی کە مەرجی تەندروستیتیانە ڕێنمایەکانم بەسەر جێبەجێ بکەن ئەوەشی کە بەدەر لە ڕێنمایەکان سزا بدرێ عفونکە خۆ زۆربەی شتەکان ڕاست هەمەر خواردن نییە مەسەرشتی ئاساری دانرا بۆ فرۆشتن هەندێک دوکاندارێک دەڵێ لەو بەرەی دەڵێ کاکە من مانگانە 20 وەرەقە کرێ دەدەم ئەو لەسەر شۆستەکەی و کرێژ نادا شتەکەی منیشی ڕەزیل کردو و خراپترش دەفرۆشێت ئەزانی چۆنە ڕاستە بەڵام بە حقیقت ئێرە و پێم وتی بووە بە کللتور ناکرێت دەستکاری کللتوری شارێ بکەیت بەڵێ باشە کاکی کاسم تۆ پێم بڵێ چەند ساڵە لێرە کەسابەتی دەکەیت وەڵام نزیگای 5 ساڵە بێ 5 ساڵ لێرە ژیان دەکەیت لێرە بژێوی ژیان پەیدا دەکەیت من خێزانداریان نا خێزانداری باشە سبەینی شارەوانی پێت بڵێ بڕۆ لێرە چۆڵکە چیت بەسەردێ دەرفەتی کاری ترت هەیە ناوەڵە نییە بڵێ ئەی چ دەکەی ینی ئاوەڵاترسمانێ چەند ساڵە لێرە؟ 3 ساڵ 3 ساڵە تۆ لەفە دەفرۆشی؟ چ گرنتی هەیە لەفەکەت خاوێن بی؟ گرنتی زۆرە لەبەرێ من هەموو شتەکانم ماڵەوە بۆ مەکەم ماڵەوە پاک و خاوێنە؟ ئەی شارەوانی وێنەی بەم پیشان داوە دەڵێ کاکەەوە مشکەکەی لەسەر ئارەبانەکەی خۆ زۆری تایە بەڵام تر هەر کەسەوە بە پێی وژدانی خۆیشەکە تیمی تەندروستی چاودێری خۆراکەکەی ئێوە دەکە؟ بەڵێ پشکنی دەکە من قاورمە 500 فرۆشم جگەرێن بە 1000 کەوایە خواردنی تۆ خواردنی فەقیرانە بەڵێ ئەگەر بێت و شوێنەکەت دابخەن زەرەر لە فەقیریش دەدرێ وانە بێگومان من چکە من هەرو کەسابەتم چی دەڵێتە شارەوانی ئەوانەی کە ئەو بڕیارەیان دەرکردووە دەڵێن نابێ ئەو خەڵکانەی لەسەر شۆستەی سەوڵەکە کار بکەن نابێت چیان پێ دەڵێت وڵای چیان پێ بڵم لەبەر ئەو کەسی کە لێرە ئیشەکامی فەقیرە وازیان لێبن باشترە بەڵام درەو کەسەشی کە ئیشەکان گرنگەوەی پاکخاوێن بێت و بەپی تەندروستیەکان بووە بڵێ کارەکانمان ڕێک بخەنەوە بەڵام بێکارمان مەڵێ لەبەرەوەی
ئێمە ئیشەکەمان چۆنە لێرە ئێمە ئیش خۆمان لێراکەیمە مەزبوطی پاک و تەمیزیەوە هەموو شەوێکیش کە لە ئیشەکەمان تەواوین گسکی ئەرزەکەات خاوێنی دەکەیت زبڵەکە بەجینای لە دوکاندارەکەی هەمووی خینە قەراق شۆستەکە و تەنان ناخێنە ناوەڕە جادەکە خینەوە تەنی شۆستەکە بەیانی شارەوانی بەزیێت قەراقی شۆستەکە پاگە ئێستا ئێوە بە تەمای چی نێرە چی دروست دەکەنەوە وڵی ئێمە ئەمە لە ئێوەرانە چەتر دانرێت بەڵێ ئەم چترا بەڵێ کەیبینی ئێوەران نەکردووە وڵی لە ترسی شارەوانی ترستانێت چی وڵی ئەی بەتی بێشتەکانە بە کە هاو پۆلیسی لەگەڵە ئاسایشی لەگەڵە ناتوانانی هیچ بڵێ ناتوانانی چی ئەڵێ بۆ هەمووان وایە بۆ هەمووی وانە نانێک لەویایە ئەوە تا واستەی هەیە هەر سەیریکە ئێستایشی تێدا دەکە واستەی هەیە ئەوە واستەی هەیە وارەقیان بۆ کردو بە حساب سابتە و کەسوێنە لایبەر دەوایە لە وڵات قسەیان بەڵگەت هەیە وا ئەڵێن وەرەقەی پێ شارەوانی وەرەقە کەوای بڕیارەکە بۆ هەموو وەکو یەک یعنی ئێستا ئێوە لێرە دانیشتون لەتانێت کەسابەتێکی ترستان هەیە هارە وڵای ئەمە لەو پێشەتر و کورسیمان بە سعات یانزەوانی ئەلێبراوە بردراوە بەڵێ بەڵێ باشە بەس کاکە حکوومەت دەڵێ یعنی شارەوانی دەڵێ من لەگەڵ یانم قسە کردووە دەڵێ کاکە ئەوانە زبر و خاشاکی زۆر بەجی دێڵێن کوالیتی خواردنەکانیان باش نییە کێشەی گەوریان شارەوانی تۆ دەی هاچی دوکانەڵی کاکە 15,000 بەرە ماگانە پارەی خۆڵە یەقەی چێکە دێم لەوانیشی وەرەگرم کاکە جانیوەش فەرمو نەفەری 10,000 بە ئامادەنەوە پارە من ئیش ناکەم بەستم ینی ئەو ئارەبانشان ینی ئامادە ئەو ئەتوانێت بێت سیرکە بۆ کێ باڵی پیس و بۆ خڵە بێت محاسبێ باشە ئێستا وەزیری شارەوانی گوێی لە ئێوەیە باشە وەزیری شارەوانی گوێی لە ئێوەیە تۆ چ پێیامێک بە وەزیری شارەوانی دەڵێ بۆ شەقامی سەهۆڵەکە من نامێ هەمووی لابرێ با بێ ڕێشام خاتە من هەرخستنەوە کاتیان بۆ دابنێ باش ئەگەر لێرە بڵێ بە زۆری پێتان هەڵبگرن چ دەکەن کارتان دەبێ وڵی کار نابێت تۆ چی لەگە حکوومەتە کارتان ناچارین لایبەری داوای شوێنێکی تر ناکەن لە حکوومەت وڵی لێرەجا ئیشەکەمان لێرە بچینە لەسەر ئەم شۆستە بڵێ ژێویژیان لەسەر ئەم چایخان لەسەر ئەمە ترستێ ئێستا شارەوانی بێت ئەی چۆن ترستێ ئەی بێ ئیشە بوو بێ ئیش ئای چۆن ماڵم ناڵە هەیە کرێخان ینی شەر بەڵێ کرێژ دەبێت هی شوێنەکە بڵێ هی شوێنەکە ئێستا ئەم شوێنەی گرتۆ چەند مەترە ئەمە ئەمەی گرتومە 2 مترە 2 مترە کرێ دەدەیت بەڵێ دەتوانای پێم بڵێت چە کرێ دەدەیت ئەویان هەنێک کەس هەیە کرێ هەیە هەنێک کەس هەیە شەراکەتە لەگەڵ صاحب دوکانەکەیە هەنێک کەس هەیە ئیش بۆ صاحب دوکانەکەکە باشە پێ دوایە زمانەوەی ئێوە زەڕور بێت بۆ ئەو شەقامە ئای چۆن سەوڵەکە بە عربانە و بە لە فەو چاوە ناسراوە ئەگەر ئێمە نەمێنین بڕوا بکە بازاری ئەو هینەش لە فەو خواردنانەش نامێنێ باشە ئێستا من لەگەڵ شارەوانی قسەم کرد ئەوان دەڵێن کاکە کێشەی مە لەگە عربان چێکان دوو کێشەیە یەکیان تەجاوزێکی زۆر دەکەن دووشیان پاک و خاوێننی تۆ دەڵیت من لەگەڵ ئەوەیەم ڕاستەکەن زۆربیان تەجاوزن سابت شوێنی سابتیان هەیە ئەمە کە ڕۆژانە بێت لابرێ کە موسیمی کاتی ئەوان نیەکەیان دایێنن چەنەها جاریش تەبلیغیان پێکراوە چەنەها جار بە ئێمەیان وتوە پێش وەختەی کە ئیشی خۆیان بکەن تەبلیغمان بۆ هاتووە ئەوە نەبێک سەر بێت و بە هەمووی بارکا و کاولیکە پێشتر پێ وتراوە تۆ بە قسەینەکەی لەمەیە حەقی خۆیەتی بەڵێ چکە کاتێ بۆ دیاری کراوە تۆ لەکەی پاک و خاوێنیش بە حەقت کە تۆ گەشتیان ڕوویتەیەەکە خەڵک ڕوویتەیەکەش خەڵکی شار دەوروبەری کوردستان هەمووی سەوڵەکە ناسراوە باشە ئێستا بەرپرسان لە ئیداری سلێمانی گیان لە تۆیە وە حکوومەتیش چیان پێ دەڵێی تۆ وەڵی پیان ئەڵەم یا شوێنیان بۆ دابینکەن بە یەکجاری ئەم شۆستانە سابت بێوەکو چەنەها ساڵە خەڵک بەوە ناسراوە کە بێتە دەرەوە نان و چاو ئاو لێرە بخوا هەیە ئیشی پەلەی هەیە هەیە حەزەکە خێرا لە فێ بخوات و بڕوا هەیە خوێنکارە ینی ئێرە بەو خواردانەوە ماوەتەوە هیوادارم ئەگەر هەر لەسەر تێکچوون و لابردیان و خۆسەر قاڵکردن بە لابردنی ئەم شتانەوە یەک جار شتێک سابتکەن بۆ کاسبکارانە بۆ بدۆزنەوە کاک ئاری لە سەرەتادا پێمان بڵێ هۆکارەکانی لادانی ئەو خەڵکە چیە لەسەر شەقام ینی زۆر جار بازەوە دەکرێت کاکە دەبی دەرفەتی کار زیاد بەخێر بێن سەرچاو بەڕاستی هۆکارەکانی ئەوە بۆ ئەوواگەڕێتەوانی کە ڕێخستنەوە بازاری شێوانەوە بەڕاستی ئەمە زۆر هاوکاریان بووین هاوکاریمان زۆر کردوون کەسیشمان نایە بێ ئیش بێ و هەلی کاری ژتوانی هەر بە خەڵکیش بدۆزینەوەوانە بۆ برابەر ڕێزانە بەڵام ئێمە هاوکارێکی باشمان کردن لە ماوەی پێشوە بەڵام لەم ڕۆژانەی ئەخیرا بە تەواوەتی شوڵانی هێڵکێشا بوو ئیزمان نابوون مەسەلەن هەر کۆشتێک مەسەلەن کۆشت شتێکی لێبێ لەو ناوە
چەند مێزێکیان بۆ تهدید کرا لەگەڵ چەند کورسیەکە بەڵام ئەمە لەوە دەرچوو هاتن لە کورسی مێز دەرچوو بوو بە کۆشک بوو بە کۆشک نرا ینی شەرەتا مێز بوو دوای بوو بەڵێ چەند کۆشتێکی لێ بۆ دوایەوە ئیزلمانە چەند کورسیەک دانێ بەڵام نێنە سەر شەقامەکە بەڵام ئەمە لەوە ترازی هاتنە تەنیشتەوە ئەم جاریان بە شێوەیەکە ئەم لایەن تۆزێکە هۆنت بووەتەوانێت تقریبن نیانە سەرجادەکە ڕێما پیاوە ڕشمان لێ نەگرتو لە مەرحەلە تا چارەسەرێکیان بۆ دۆزینەوە بەڵام ئەمەی تەنیشتی فەرعەکەی تەسکە تەنیشتی غرفە تیجاری پیاڵە نەچێتوانێ بۆ فولکەی عقاری ئەم شوێنە ئەگەر دوای ڕسمەکانە بینەوانە ئەمە کۆشک هەم شۆستەکەی گرتووە نیوەی زیاتریشی هاتوتە سەر شەقامەکە اینجا بە بەردی گیراوە بە ناوی سەوزاییەوە سەیری کەمزان ئەگەر سەوزایی تا حەقی خۆیان نەگرێ بکەن اینجا بکو ئەو داشێنن ئێمە ڕێمان پیاوەن لە دوای سەعات 3:04 دای بنێن ئەمە جاری ئەمانی ئەو قەراغە هەر بە سابتی دایانناوە بە سابتی دایانناوە دوایەوە ناکرێت ئەوە دەڵێ ئێمە پاک و خاوێنیمان پاراستوە سەوزاییمان دروست ئەو سەوزایی ئەگەرەتوانن بیبێنن خۆ من پێشووی کە لا ببرن تەسویر کراوە ڕستم کراوە تەنانەت لەسەر ئەو شەقامە ئەگەر کە ئەو تەختانەمان لا بردووە لە ژێری هەر هەمووی مەشروبی تیا بووە شتی کەی تاخراوە مەشروباتی تاخراوەتەوە بەڕاستی بێرەوەش پاک و تەمیزی ئەو ناوە نەپارێزراوەمانتانێ لە بەڵێ بەڵێ نەگومانمانێ هەر تەسویرمان کردووە تەنانەت وایری کارەباکە کە ڕایان کێشاوە بە مخالیف بە تەجاوز بەڵێ کارەباکەشیان تەجاوز بەڵێ ئێستا کێبڵەکانی شێپشانێ تەسویرەکەش دەیامێ کێبڵەکە لەناو ئاوەکایە دەبیژدانی بێ تۆ کێبڵەکە تۆ خۆت ئەڕێشە و ئەڕێیتەوە هیچ لەبێ کۆی کەرەوانە کارەباکە و بە تەجاوز ڕاکێشاوە کێبڵەکە لە ئەرزا فڕیاوە کێبڵەکە لەناو ئاوەکایە بەڵام ئەوان دەڵێن ڕەسیفێکە شۆستەیەکە حکوومەت کاری پێ دەبا ئێمە کەسابەتێکی بکەین ڕەسیفی هاوڵاتیە شەقام هاوڵاتیە کەس ناتوانێت بە پێ قانون ژمارەسی ئەمە کارەکەین قانون ژمارەسی ساڵی 2010 پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە 2010 دەڵێن کڕین و فرۆشتنی پێدەکرێوان احتراف چۆنێکات ئەو لەبەر دوکانی مەطعامێکە دایناوە چاخانێکی داناوە وەرە بێتە بەر دوکانەکەی من بۆ نمونە من پێم ناخۆشە باشە من ڕێ لە منەگرێ بەڵام ئەگەر من ڕێ ماگانە کرێکی لێ وەرگرم پێم خۆشە قسەش ناکەم بەڵام خۆ ئەمە ژێر بەژێرە بە چەند فرۆشراوە لە 500,000 و باز دەکرێت بۆ سەر و ملیۆن سەروی ملیۆن کڕین و فرۆشت بەڵێ ینی شوێنەکە باشە بەڵام هەندێک جار ینی هاوڵاتی سیر دەکات لە شەقامێ قانون هەیە دەڵێن نابێ ببینێ لە شەقامێکی تروانیە یعنی ئێوە بڕیارەکە تا سەر تا سەریە هەموو شوێنانە پاک دەکەنەوە بۆ شوێنانە بەڵام ئێستا تایبەتمەندێکی خۆی هەیە شەقامی سالم شەقامەکە خەڵکی سلێمانی و بەڕاستی زۆر کەسیش لە هەتا لە دەریشەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە لە هەر شوێنێکەوە کە ئەو خوشکوبرانیان بۆ سلێمانی یاخوات مناسەبەتێکە بێ شەقامی سالم بۆتە شوێنی کۆبوونەوە و شوێنێکی خۆشگوزارانی خەڵک زۆر خۆشی لێ بینێ بەڕاستی ئەو شوێنانەش بەڕاستی بۆی ئەوانی کە لێدانراوە ئەو کە پشتانە ئەو خەڵکانیان ئیسفادی لەکەن لە هەموو دنیا شوێنی وایە بەڵام ئەبێ شتێک بێت کە تۆزە شارستانی ئێوە مەبەستانە جەنجاڵیەکە نەمێنێت تەجاوزات نەمێنێ خۆراکەکەش کە دەدرێت خۆرە باڵێ ئەزان چۆنە خۆی خەلەلەکان زۆرن هەر بەشێکی ڕەبتی بە ئێمەوە هەیە بەشێکی بە تەندروستیەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ئاسایشیەوە هەیە ئاسایشی ناو شارەوە هەیە ئەمان هەمووی لێکیاوە ئێمە دوێنێک ئەو حملەیەمان کردووە بەڕاستی و هەڵمەتەمان کردووە ڕسمەکان ئەبینن سرێکی مەجاڵای پراخی تیا سەری بەرەڵای حاضر کراوە شەو بەجێ هێڵراوە یا خواردنی تیاماوەتەوانێ بەجێرە دوای تێکەڵاوە کرێتەوە ئەو بەڵگەیان هەر قسەیە ناپشانتان ئێستا ڤیدۆکانمان هەیە خۆراک ماوەتەوە تا ژنەی قایمقامێتمان هێناوەتە سەری تەنانەت گەلمەشامی تیا بووە کە لەسەر خەڵوزەکە ئەبژێنرێ کە ڕووی کردووە من لەوانێ مناڵی خۆم لێ خواردوێ بە تاکیدی شکە جار خۆمەچمە باشە کاگاری ئەمە ینی هەندێک لەو گەنجانەی کە قسەمان لەگەڵ کوردون کاسبکارەکان یەکیان دەڵێ قوتابیم یەکان دەڵێ من کوڕەشەیدم یەکیان دەڵێ نازانم چی باشە شارەوانی چارەسەری بۆ ئەوان هەیە شوێنێکیان بۆ دابین بکە شتێک لە ڕاستیە شارەوانی بیری لێ کردوێتەوە جارێکی کەژوازام جنا بە هاتی هەر عینی قسەمان کرد بەڵام پرۆژەکە لە دیراستەکردنا بووە خەریکە چاوەڕانی ئەو کۆشکاناکەن ئەویش بە پێ ڕێنمایی ئەگەرخوا من هەڵناسی سا کابرا لەوانێ مۆزەف بێ مۆزەفی حەزەکە کۆشتی شێ بێ دوای داوامیشکە بەڵام ئەو شتانە نابێ لە 100% ئەو کاتێکە ئەو کۆشکانە گەردرا بە هەنێ کەس دوای ئەوە کەس بووی نییە لە بین ئەم کۆشکانە ئەم حاڵەتێتر دووبارە بێتەوانێ چکە نابێ بەڕاستی سەگ دوو کۆشتی تیا قانونیە لەگەڵتان تایەتی لەوانێ خەڵک گرەی بکە بڵێ کۆشکەی من لەویا لا ئەبە ئەو بۆ لا نابە کاکە تایەتی قانونیە و ساڵانە پارە ئەیا بە بەلەدیە بەوە شاعچینەوە بۆ شاعچینەوانێ ئەوەش کرێکی لەسەر زیاکرێ ئەویش عقدەکەی بە شێوەیەکە ئەگۆڕێتەوانێ تاکو ئەم بەرنامەی شارەوانی
بەڕاستی ئەم ڕۆژ باسمان کردو ئەمڕۆ لە سەرۆکاتیش باسکراتەوە کە تۆ زێپەلە بکرێت لە جێبەجێکردنی ئەو بڕیارە بۆ ئەوەی ئەو شەقامە ئیتر بەرەو بەهارە ڕۆین و مناسەبات دەبێت و ئەمانە خەڵک ئیسفادی لە بکات بە شێوەیەکی ڕێک و پێوە. شارەوانی سلێمانی دەڵێت ئێمە سۆڕین لەسەر بڕیارەکەمان بە چۆڵکردنی ئەو ئارەبانچی و دەجێرانەی سەر شەقامی سەوڵەکە چونکە دوو سەرپێچیان هەیە یەکێک زێدەڕۆیە ئەوەی دیکەشیان پژێخستنی تەندروستی هاوڵاتیانە بەڵام بەشێکی زۆر لە کاسبکاران بۆ چوونەکەی شارەوانی سلێمانی ڕەت دەکەنەوە دەڵێن بڕیارەکە سەرتاسەری نییە بۆ هەندێک ئاساییە کەسابەتی بکە بۆ هەندێکی دیکەش قەدەغەیە داوا دەکەن ئەم شەقامە بە شێوەیەکی گشتی و شۆستەکەشی ڕێخستنەوەی بۆ بکرێت بە شێوەیەک هەم سەلامەتی هاوڵاتیان بپارێزێ و بەرژەوەندی ئەوان بپارێزێ و لە هەمان کاتیشدا بەرژەوەندی سەدان کاسبکار لەسەر ئەو شەقامەش بپارێزێ کە بژێوی ژیانی ماڵ و منداڵیان لەسەر ئەو شەقامەیە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.